سلمى يوم برويا آيا أويا سلمى يوم برويا هاي من ميل من الدنيا نقصد وانا كونيا من ميل من الدنيا نقصد وانا كونيا خۆشی هەر خراپەکاری بەجێبەڵ هەر هونەرێکی جوان بەجێهێڵێ لەبەرەوە هەر بە شادیش یادەکەینەوە دوو بیرەوەری خۆشی ئەم گۆرانش حەزەکەم بۆتان باس بکەم یەکەمیان خۆم لە گۆرانەکەی کۆرس بووم ئەو کاتە منش پلەی سەربازیمە بە گوێم نایە پلەی سەربازی بەخوا خۆی شاید هەموو جارە من مفۆز بووم کۆرسەکە دوو برادەرمان هەڵکەوت نووری ئەندامیتی مۆسیقای ناز لەگەڵ نەورۆزا ئەوان هەوی خەفیفیان پێ بوو دوای کە بڵاو بووێنن کۆرسەکە دوو جاش و پۆلیسێک کرد کۆرسەکەڵم دوێمیان هونەرمەندی نەمر حەمەقتوو من هەموو جارەکە گۆرانێکمان بڵاوە کردەوە پرسمان بەوە کرد بەڕاستی ئەو دوو عیبارەتی بوو بۆ گۆرانی یاوی ئیف یاوی پیف کە ئەم گۆرانێ بڵاو بۆ بەڕاستی بینیم بردم بۆ لای سیارەکەی لە گەراجی بەغا جۆمان لێگر بێکەوەتی ئیف کەوتم ئیف وتم وەڵای کە عەلیۆکەی وەرگرتەوە مادەم حەمەقتوو ئیفی یایدێتەوە خۆشەویستان کۆمەڵی هونەرمەندی زۆر خۆشەویست لێرەیە ینی حەزەکەم کا حەمەڕۆ بەگەر فەرمە بێتە ئێرە مامۆستادارە مامۆستا نەجم ئەم مایکە ئازادە بێ بۆ ئێوە دوای کاکە حەمەش بیرەوەری بەزەمێ هەندێک گۆرانی و بە شتەکان ئەم یادە تۆز کافتەیە کە توری زەدەشت و کۆمەڵی هونەری میلیمان ئامادەیە بۆ خانەوادەی
هونەرمەندی نەمر. سەری ڕێز و نەوازش بۆ کەڵە هونەرمەندی گەورەی کورد مامۆستا شەوکەت ڕەشید دانەوێنم. دیارە منیش هەر خەڵکی شاری کەرکووکم، ئەو دەمەش هەر مامۆستا شەوکەت لە شاری کەرکووک بوو، بەداخەوە من بە خزمەتی نەگەیشتم بۆ ئەوەی کاری هونەری لەگەڵا بکەم. بەڵام من بیرمە ئەو کاتە من ساڵی 1986 یەکەم بەرهەم تۆمار کرد بۆ تیڤی کەرکووک، گۆرانیەک بۆ بە ناوی شەوانە لە شعری مامۆستا هێمن مکریانی لە ئاواز و مۆزیکی مامۆستا نوورەدین ئیبراهیم جاب. پێشەوەی گۆرانێکە تۆمار بکەمە بوایە لە تەلەڤیزیۆن دەنگ تاقیب کرایەتەوە. ئەو دەمەش لیژنەیەکە بوو لە تەلەڤیزیۆنی کەرکووک کە پێک هاتووبوو لە هەردوو هونەرمەندی خوارێ خۆش بوو، مامۆستا شەوکەت ڕەشید و مامۆستا قادر مەردان. هەتا دەنگ تاقی نەکرایەتەوە، هیچ کارێکی هونەریان من ناکرد. خۆشبەختانە دوایەوەی کە دەنگم تاقی کرایەوە من دەرچووم لە تاقیکردنەکە و دوای ئەو گۆرانیشم تۆمار کرد. مامۆستا شەوکەت و کا قادر مەردانیش هەر بەشداریان کرد لە تۆمارکردنی ئەو گۆرانیە. واروەها کاک شەوکەت هەرچەند حەزمەکرد مامۆستا سەلاحی برای ئاماژەی پێ بکردایە، بڕواتانێ بێ ڕۆڵێکی زۆر گرنگێ بوو لە شاری کەرکووک، زۆر هونەرمەندی پێگەیان. واروەها ئەمەوێت بزەبت بازە تیپی مۆسیقای سۆلاف بکەم کە هیچێک بوو لە دەستەی دامەزێنەری ئەو تیپە، کە ئەو تیپە ڕۆڵێکی زۆر گەورەی بەخشی بە هونەری کوردی لە شاری کەرکووک. تەنانەت دوای لێهات با بڵێن هەم ڕژێمی بەعس و هەم نەتەوەکانی تریش زۆر منافەسەی ئەو تیپەیانە کرد. یعنی ئەمەنە چالاکی چاچانە بوو ساڵانە لە فیستیڤاڵ و لە بۆنە تایبەتەکان، دواتر وایان لەو تیپە کرد بۆ ئەوەی چالاکیەکەی بوەستێنن. بەڵام یەک لەو هونەرمەندانی کە ڕۆڵێکی زۆر گرنگی لەو تیپە بینی مامۆستای خوارێ خۆش بوو، شەوکەت ڕەشید. وە لێرەشەوە سڵاوم بۆ کاکە مەریوانی کوڕی هەیە. بەڕاستی کاک مەریوان پێشماوەی لێرە بوو، ئێستا گەڕاوەتەوە بۆ وڵاتی ئەڵمانیا. بەداخەوە من حەزەکەم ڕێچکەی باوکی بەرنەدا، یەکەم وەک خۆی وەکو ژەنیارێکی زۆر باشی کلارنێتە، و هەروەها دەنگیشی ئەمەنە خۆشە لە دەنگی باوکی کەمتر نییە. هەرچەند من زۆر ینی هانمدا بۆ ئەوەی بەردەوام بێت، دیار ئەویش بار و گوزەرانی ژیان وای لێکرد کە بگەڕێەوە. بەس من هیوادارم کاک مەریوان بەردەوام بێت لەسەر گۆرانی، ئەگەر وازی لە ژەنیاریەکە شێنا، چونکە دەنگیشی زۆر خۆشیە، بەڕاستی قابلیەتێکی زۆر باشی هەیە، شارەزاییەکی زۆر باشی لە مەقامە کوردیەکان هەیە. من لێرە هیچ شتێکم نەماوە و چێکاوە دەگاتە کاتینی وەی شەو خەڵک نووست و لە چاوی من کە سەردیسان ڕەواندی خەو دەکەم جا سەیری ئاستێرە نو هەڵدەمژم شنەی شەو بە دەکەم جا سەیری ئاستێرە